کاتێک باز دێتە سەر تەنە فڕیوە نەناسراوەکان ئەوانەی لە ئاسماندا دەبینرێن بەرپرسانی ئەمریکا هیچ ناڵێن، بەڵام ئەو بێدەنگیە وا دەگۆڕێت. لەم گرتە ڤیدیۆیەدا کە لە فڕۆکەیەکی جەنگی هێزی دەریایی ئەمریکاوە گیراوە دەبیستن تاقمی فڕۆکەکە کاردانەوە پیشان دەدەن بەرامبەر ئەوەی پێدەچێت فڕۆکەیەک بێت کە بەو پەڕی خێرایی دەفرێت و هەروەها بە شێوەیەکی سەر سڕهێنەر. گرتە ڤیدیۆیەکە سەرچاوەکەی تیمی کاری نهێنیە کە سەر بە پێنتاگۆنە و لە ساڵی 2007دا دامەزرێنرا و بەرپرسیارە لە کۆکردنەوە و شیکردنەوەی بەرەنگاربوونەوەکان لەگەڵ ئەوانەی ئێستا بە دیاردەی ئاسمانی نەناسراو دەناسرێت. دوای بڵاوکردنەوەی سێ ڤیدیۆ و دانانی لە ئۆنلاین، وەزارەتی بەرگری لە ساڵی 2020دا ئەوەی پشتڕاست کرد کە تۆمارە دەنگیەکان ڕاست و دروستن و لەلایەن ئەندامانی هێزی دەریاییەوە تۆمارکرابوون. تۆمارە دەنگیەکان لەلایەن بەرپرسان لە بەرزترین ئاستەکانی حکومەتدا ئاماژەی پێدەکرێت، ئەوانی سەر و سەودا لەگەڵ تەنە فڕیوە نەناسراوەکاندا دەکەن و بە بایەخێکی نوێ و ئاشکرایی باسی لێوە دەکەن لەوانە سەرۆکی پێشوو. گرتە ڤیدیۆیەکان و تۆماری دەنگی ئەو شتانی لە ئاسماندا هەن، ئێمە بەتەواوی نازانین ئەوانە چین و ناشتوانین ڕوونیان بکەینەوە کە ئایا ئەوانە چۆن دەفڕن و هەروەها ئاراستەکانیان بەرەو کوێیە. پێشبینی دەکرێت وەزارەتی بەرگری ئەمریکا بەم زوانە راپۆرتێک بڵاو بکاتەوە تێیدا شیکاری لەسەر داتاکانی تەنە نەناسراوەکان کە بە ئاسماندا دەفڕن لە چەندان لە ئاژانسەکانی حکومەتیەوە بەدەست بێنێت و بیان خاتە بەردەست کۆنگرس و هەروە خەڵکەوە. هەندێک شت بەسەر دامەزراوەکانی ئاسایشی نیشتیمانیدا دەفڕن، نازانین ئەوانە کێن، نازانین ئەوانە چین، ئەوانە هی ئێمەنین، پێویستە بزانین ئەوانە چین. وا دەبێتە 70 ساڵ لەو دەمەوەی وەزارەتی بەرگری دەستی بە یەکەمین توێژینەوەی خۆی لەبارەی تەنە فڕیوە نەناسراوەکانەوە کرد. لە دەیان ساڵانی ئەم دوایەدا دانپێنانێکی کەمی فەرمی هەبووە سەبارەت بەو دیاردەیە، وێڕای بەردەوامی بینینی ئەو تەنە فڕیوانە بە ئاسماندا. ئەم حاڵەتانە زۆرجار لێکۆڵینەوەیان لەبارەیانەوە لەلایەن گروپی هاوڵاتیانەوە ئەنجام دراوە. ئێمە بە درێژایی ئەم ساڵانە لێکۆڵینەوەمان لەسەر تەنە فڕیوە نەزانراوەکان کردووە و هەموو بەڵگەکان گەوایی شایەت حاڵان بووە. ئێمە لەوە تێدەگەین مومایی سەرنجە چەندان ساڵ لەمەوبەر بڕوام وا بوو ئێستاش بە هەمان شێوە، بەڵام ئەوە تەنها بە گوێرەی گەواهی شایەت حاڵانە. بەڵام ئێوە پێویستان بەشتی زیاتر لەوە هەیە، هەر بۆیە گرتە ڤیدیۆیەکانی هێزی دەریایی و هەموو ئەو داتایانە مای ئەو پەڕی خۆشحاڵیە. یەکێک لە هەرە ڕووداوە دیارەکانی لە کەنار ئاوی ستانی کالیفۆرنیا ڕوویدا ئەوە بووکە ڕاداری کەشتێکی فڕۆکە هەڵگری ئەمریکایی چەند فڕۆکەیەکی بەدی کرد کە بە شێوەیەکی نائاسایی دەجوڵان. هەر بۆیە دوو فڕۆکەی جەنگی جۆری F-18 بۆ لێکۆڵینەوە ڕەوانەی ئاسمان کران. هەردوو فڕۆکەوانەکە و تاقمەکانیان باسییان لە 5 خولەک لە بەرەنگاربوونەوەیان لەگەڵ فڕۆکەیەکی شێوە لولەیی دەکرد. یەکێک لە تاقمەکە باسی لەوە دەکرد کە فڕۆکە شێوە لولەیەکە لە چوارچێوەی یاساکانی ئاسایی فیزیاییدا هەڵس و کەوتی نەدەکرد. فڕۆکەکە لە ناکاودا دیار نەما و فڕۆکە لولەیە شێوازەکە لەسەر ڕادار بە دووری 6 میل دەرکەوتەوە و فڕۆکەوانی سێهەم ئەم تۆمارە دەنگیەی ئامادە کرد. دیاریکردنی ئەوەی کە ئایا ئەم شتانەی بە ئاسماندا دەفرن هەڕەشەیەک دەخڵکێنن ئەو کارە راپۆرتەکە دیاری دەکات، بەڵام هەندێک لە چاودێران هیوا دەخوازن لێکۆڵینەوەکە هەوڵی زیاتر بدات لە گەڕان بە دوای تەنها وەڵامەکاندا. لە ڕاستیدا ئەمە مەبەستەکەیە و ئێمە لەو بوارەدا هەمیشە گوتومانە کە دیاردەیەکی ڕاستەقینە هەیە ئەوەی شایستەی لێکۆڵینەوەی تەواوە، جا ئەوە هەرچیەک بێت شایستەی لێکۆڵینەوەیەکی ڕژدا. Mark Barron